یەکەمین فیستیڤاڵی بنەوشە لە ڕۆژی جیهانی ژنان لەلایەن دەستگای میدیای کورسات بە کۆمەڵێک بابەتی جیاواز دەستی پێکرد. لە فیستیڤاڵەکەدا دەیان براندی کوردی و کاری دەستی خانمان و خواردنی کوردەواری و دیزاینی جلی کوردی نمایشکرابوون. فستیڤاڵێکی جوان بوو، بنەوشە ڕێکی خست، بۆی منش حەزم کرد بەشدار بم و بە تابلۆکانم. کارەکانم ئیشی دەست لە خۆگرێ، ئەکسسواراتی جلی کوردیە لەگەڵ جلی کوردی قەدیمی. بەپێ ئەو دەسەڵاتی کە هەتە بەپێ ئەو فەرمانبەرانە ئەو ئستافە باشی ئامانج لە فیستیڤاڵەکە دەرخستنی توانای ژنانە لە کایە جیاوازەکاندا کە ژنان لە پلە و پۆستەکانیاندا چۆن خزمەتیان بە کۆمەڵگا گەیاندووە. بۆ ئەو مەبەستەش لە سەرستەیجی فیستیڤاڵەکە چەندین نمونەی ژنانی سەرکەوت و باسی سەرکەوتنەکانیان و گەیشتنیان بە خەونەکانیان دەکرد. لەوانەیە کۆمەڵە ژنمان هەیە لە بوارە جیاوازەکانە. دیبیتەکان ڕاستیەکەی کردومە بە چەند بەشەوە. بەشەکان چۆنە یەکەم جار بە سیاسی دەست پێەکەین بێژگە لە وتار و ئەوانەی کورسات. دواتر سەرۆکی پەرلەمان بە خۆشحاڵیەوە بە ڕێزیان ئامادە ئەبن. دواتر کەسە سیاسیەکانە، دواتر بەشی میدیا و ڕاگەاندنمان هەیە، بەشی هوەریمان هەیە، بەشی ئەو کەسانەمانێک کە بە جلوبەرگی فەرمی خۆیانەوە لە پلۆپۆستێکی سەربازیان کە لە شوێنێکا ئیشەکە بۆ خۆی نمونەیەکی باڵایە. لە چوارچێوەی فیستیڤاڵەکەدا دیبیتی تایبەت بە دکتۆر ڕێواز فایاق سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو کە باسی ئەزموونی ژیانی خۆی کرد لە سەرکەوتنەکانی و گەیشتنی با پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان. باوکم پشتیوانێکی گەورە بووە دایکم و ڕەنگە لە ناو خێزانی شما خەڵکێکە بوو بێ پێی خۆش نەبوو بێ ئەوە ئەو ژینگە خێزانیە. زروفی بابەتی خوێندن بۆ من ئەولەویەت بووە و هەموو کاتێبیرم لەوە کردوتەوە کەس لە من زیرەکتر نەبێ لە خوێندنگە و هیچ بۆم گرنگ نەبووە هاوڕێکانم جلەکانیان لە من باشترە، خواردنێکی باشترە خۆن بە سارێکی باشتر دێن، نازانم جوانترن، ڕەفیقەکانیان زیاترە. ئەوەی گرنگ بووە بۆم ئەبێ یەکەم بم و ئەبێ لە پێشەوە بووم. هەندێک جار بۆم چۆتە سەر یەکەم بووم، هەندێک جار بۆم نەچۆتە سەر و ئەمە بەردەوام بووە هەتا هەموو قۆناغەکانی خوێندنم کردووە. پلانیشم هەبووە، یعنی هیچ شتێک بەبێ پلان نییە. لە خۆمۆ نەبووم بە ئەندامی پەرلەمان، لە پۆلی یەکی کولیە بووم، لە کولی قانون و تومە ئەبم بە ئەندامی پەرلەمان. هەروەها نمایشی جلوبەرگی کوردی و هەڵپەڕکێ و گۆرانی و میوزیک لە بەشێکی دیکەی فیستیڤاڵەکەدا پێشکەشکرا کە تەنها ڕۆژێکی خایاند و بەشداربووان بە بینینی کارەکانی فیستیڤاڵەکە دڵخۆش دەبوون. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.